السلام عليكم ورحمة الله وبركاته. هەزیان خۆشەویستان، ئەمن خۆگر خامۆشم خۆشحاڵم ئەم جارش لەم کاتەدا لەم ساتەدا لەگەڵ ئێوەی فێرخوازی بلیمەت و توان بەتوانە و لێ هاتوو هەڵکەوتوو واروە تێنەکەوتومە. خۆشەویستان، ئەمە بەرنامەیەکی نوێ ئەڵقەیەکی نوێ لە زنجیرە فێرکاریە دوورێژەکەی ئێمە لەبارەی ئافتەر ئیفێکت کە لە شێوەیەکی بنچینەی هەموو کۆنسێپت و پێکەنەرەکانی ئافتەر ئیفێکتمان تاوەکو ئێستا پێشکەش کردووە. ئەم ڕۆژێنە سەر بەشێکی تازەی ستابلایزینگ یانی شتێکی لەو بابەتە کە ئەویش هە لە بەشی تراکەرە بە بزانین چیمان هەیە. بازارێ بچین ڤیدیۆیەکە بینین ڤیدیۆیە شات و شەت و خوارەکەی خۆمان ئەم ڤیدیۆ شەت و خوارەمان هەیە با لێرە کۆپی کەین بچین ببینە ناو وانەی 57 تاوەکو هەر لەوێن دەرەی ئیشکاری خۆمانی لەسەر بکەین ئیمپۆرتی بکەین. کاتێک کە ئیمپۆرتمان کرد هەروەکو ئێوەی بەڕێز و خۆشەویست لەوانەی ڕابردووش ئاگادار بوون کە ئەم ڤیدیۆیە بە شێوازیەکی بە شێوازێکی دەست لەرزی و دەستیانی بە شێوازێکەکەوە لەرزی زۆر تێدایە هەروەکو بوومە لەرزەوەیە ئەمە لە کاتی پلەیکەوە تۆ پلەی دەکەی تۆزێک خاوە، بەڵام ئێستا کاتێکە پلەیەکەمان سریع بوو یاخود بە تاین ئیندێکتەر کاتێک دەین دەبین هەست بە جوولە و حەڕەکەی زۆر دەکەین کەوا ئێستا ئێمە لەم ڤیدیۆیەدا هەمانە. بەڕێزان خۆشەویستان، تکایە سەبسکرایبی کەناڵی بیرۆکە لات مەکەن کە بە هەموو شێوەیە کاتەکانی خۆمان تەرخان کردووە داوەکو خزمەت بە ئێوەی فێرخواز و گوڵ و گڵەباغ بکەین. ئێوەش بە سەبسکرایب و لایک و کۆمنت و شێر وەڵامی ئێمە بدەنەوە تاوەکو زیاتر ئێمە دڵمان خۆش بێ لەگەڵ ئێوە. لەوانەی ڕابردوو ئێمە باسی ستەبڵایزی موشنمان کرد، بەڵام ئێستا دێنە سەر زۆرێکی تری ستەبڵایز هە لە بەشی تراکەرە. ئەگەر ئەو تراکەرت ئاکتیڤ نەبوو وەرە لێرە لە بەشی ویندۆ بیکەرەوە. ئەم جارە دەینە سەر بەشی وارپ ستەبڵایزەر تەحدیدی بکە. کاتێک کە تۆ تەحدیدت کرد وارپ ستەبڵایزەر دابگرا، هەر کاتێکەوە تۆ وارپ ستەبڵایزەر داگر بە شێوەیەکی خودکارانە هەڵدەستێ بە ئەنەلایزی ئەو باگراوند و هەراهۆریایەکەوە تۆ هەتا دەتوانێت ڤیدیۆیەکی بێ جوولێت پێشکەشکە بەبێ ئەوەی تۆ خۆت ماندوو بکەی، خۆت هەرەتە بکەی و وهروە خۆت نیگەران بکەین. بەڕێزان خۆشەویستان، ئایا ئێوەی بەڕێز و زێدە خۆشەویست کە مەعدل لە دیاروانەکانی ئێمە خەودەتان باتەوە هیچ تعلیقاتێک کۆمنتێک پێشنیارێکتان هەیە هەتاوەکو ئەناڵایزەکە تاوا دەبێتن دەتوانن لە کۆمنت بۆمانی بنووسن. ڤیدیۆیەکانی ئێمە بە زۆری حەدی عەلایەکەی وابزانام دەگاتە 170 ڤیو، بەس نازانم سەتا چەندی ئەو ڤیۆرانەی کە ڤیۆری وانەکانی ئێمەن بە حەقیقی فێرخوازی ئێمەن یان ئێستا خۆزیە داتایەکە بە 50 کەس 6 کەس 7 کەس 10 کەس 1 کەس نیو کەس نیو نەفەر کەباب نیو مریشک یعنی هەوایە لەوانەکانی ئێمە کە فێرخوازی ئێمە بە تەڵەبەی ئێمە بە بە کۆمنت بینوسی بە کە من فێرخوازی کەناڵی بیرۆکەم شتێکی لەو بابەتە تاوەکو بەڵێ بەڕێزانەوە ئەنەلایزەکە تەواو بووە وەکو دەبین ستەبڵایزەرمان بەم شێوەیە کە وارپ ستەبڵایزەر کە لێماندا ئەمە بە شێوەی تارگێت نییە، بە شێوەی عام دەیکاتن تۆزێک حرەکاتەکان سموث دەکاتەوە، هێواش دەکاتەوە، خاو دەکاتەوە، یاخود بڵین نەرمی دەکاتەوە. فەرقی لەگەر ئەوەی پێشتر ئەمەیە. وەروە لێرەش دەتوانین ڕێژەی سموثەرەکەی زیاتر بکە. ئێستا ئێمە دەتوانین ئەوە بکەینە 100، بەڵام دووبارە ئەنەلایز دەکاتەوە، دەبێت چاوەڕێ بکێت تاوەکو ئەنەلایزەکەی خۆی تاوا دەکات. ئێستا ئێمە چاوەڕێ دەکەین هەتاوەکو تاوا دەبێ. جا ئێستا ڕێندەرە کاتێکە تاوا بوو لە بەشی وارپ ستەبڵایزەیشن وە کردمان بە سموزەرەکەمان کرد بە 100 تا حدێک، یعنی گۆڕانکاریەکان دەبینن هەست پێ دەکەن زۆر دقیق نییە، بەڵام لە ستابلایزیشن یان ستابلایز هەرچەندە گۆڕانکاریەکان زۆر دقیق و ڕەوان نییە، بەڵام تا حدێک جێگیر و پێبەخشیوە، ینی ستابلایزینگی زۆر خراپ نییە لێرەدا. وەروەها ئەلێرە چمان هەبوو فرەیمینگمانەیە، بۆردە فرەیمینگەکە بە ستابلایز بێتن یان بە کڕۆپ بێتن یان بە
ئۆتۆسکیل بێتن ئەوە زۆرتر زیاتر ئۆتۆسکیلە ینی چادەورەکانی پیشان نەداوە ئەمە میثۆدەکەشی سەبزوار پە عینیان دەتوانین میسۆدی سەبز ینی ستابلایزیشنیش بگۆڕین بکەینە شێوازی پۆزیشیان بکەینە شێوازێکتر ئەم وردەکاریانە ئێوە دەتوانن زیاتر لە برین وەرسە ستابلایزەر لێ بدە لە یوتیوب جۆرە ئاوردەکاریت بۆ وێناو و پێناسە دەکاتن وهروە لە بەشتی ئەدڤانس شەمانە دیتیل ئەنەلایز ئەمە زیاتر وە دەکاتن ڕندەرەکەی قورستر بێتن و ستابلایزینجی زیاتر بە وردەکاری ئەنجام درێتن دووبارە ڕێندەری کاتی سەر ڕامی دەوێتەوە ینی شارە زابوون یان زانینی ئەم شتانە لە ئەدۆب ئافتەر ئیفێکتدا بە شێوەیەک لە شێوەکان لە کاتێک بۆ کاتێکتر لە کارێک بۆ کارێکتر تۆ ئیشت پێی دەبێتن ینی کاتێکەوە توانەیەکی واد وەرگرت ئەم کارهاتە پێشت یەکسەر لە مێشکت فیدباک لێ دەدەی هاشتاجی ستابلایز لە مێشک خەزم بووە دەزانی شتێکەیە لە بەشی تراکەر دەتوانی ڤیددیوەکەی پێی ستابلایز بکە ئێزە هەر جۆرێکی لەم جۆرانە بەکارێنا میم ئەوەیە کە تۆ بزانی شتێکی وا هەیە ئەم ستابلایزینگە ڕەنگە هەرزانینی وشەکە لە بەرنامەی تر لە پرۆژەی تر لە سۆفتوێری تر کارت پێ دەبێتەوە یعنی تۆ شتێک لە لوغەی گرافیک فێربووی وەکو لۆغەیەک وایە لە هەر شوێنێک دیتر دەزانی مەقسەری چییە و چۆنیش کاری پێدەکرێت جازان خۆشەویستان لەبەر ئەوەی وانەی ئەمڕۆمان ڕێندەرینجی زۆری دەوێت و وەروە کۆمپیوتەرەکەی ئێمەش لاپتۆپەکەی ئێمەش ئەو تاقە و توانایی نییە شتەکان زۆر بە خێرایی بەڕێ بکە ئەمە تەنها ناساندنێک بوو شیکردنەوەیەک بوو بۆ ئەم وەسعە دووبارە و سێبارە خۆشحاڵ بن کە لە خزمەتی ئێوەی زەری خۆشەویست دابووین لەم وانەیەشدا دەینە سەر بەشەکانی تری تراکەر پشت بەخوای گەورە لەوانەکانی داهاتوودا.